بیرەوەریەکانی ڕابردوو دەستبەرداریان نابێت. ئازاری جسمی و دەرونی کاتی خەتەنەکردنیان دوای تێپەڕبوونی تەمەنێکی زۆر هێشتاش لەگەڵیانە. دیاردەیەک کە بۆ یەکیان بووەتە هۆی جیابوونەوە لە هاوژینەکەی و بۆ ئەوی دیکەیان دنیایەک پرسیاری بێوەڵام. کە ئافرەت شو دەکا کە گەورە دەبێ لە تەمەنی منداڵ بێ یاخود گەورەکە خەتەنیان دەکەن شەرت نییە تەمەنی 8 ساڵ بێ 10 ساڵ بێ یان 5 ساڵ بێ یان 4 ساڵ بێ گرنگەوەی خەتەنی دەکات لە داهاتوودا دەبێتە زەربەیەک بۆ ئەو کەسەکە خەتەنە دەکرێت بۆچی لەبەرەوەی زۆر لایەنی جنسی شکست پێ دێنێ. تەمەنم 5 ساڵانە بووم کە دایکم بردین تیشتان بۆ دەکڕم بەزەمە چوینە ئەو ماڵەی کە لە پێشچوی من یەکدانیان کرد ئەو کاتی هەستم کرد کە شتێکی ئاوا ئازارە نازام چۆن دڵیان دێ قەت دڵم نایەت قەت ئینسان نابێت دڵی بێت پارچە گۆشتێکی لە ئینسان ئافرەتی بێدەسەڵاتە منداڵێکی ئاوا چۆن دڵت دێبیبێ پارچە گۆشتێکی لێ بکەیەوە زۆر بڕای من زۆر غەڵەتن. سڵاتان لێبێ چۆنن باشن ئەحواڵتان ئەچن بۆ مەکتەب؟ یەک دوو پرسیارم هەبوو ئەگەر یارمەتی بدەن لەسەر راپۆرتێک ئیشەکەم لەسەر بابەتی خەتەنەیەک چەند ئێوە خۆتان خەتەنە کراون؟ تەمەنتان چەندە؟ تۆ هێژدە؟ پێتان باش بوو کە خەتەنە کراوەنیان ناوەڵامی زۆر پێ ناخۆشە زیاد لە عادی هیچ خۆش نییە پێتان چکانتان بڵین مەسەلەم ساڵێ دقلێک دوو لە بەدواداچوونێکی مەیدانی و گەڕان بە نێو کۆڵان و ماڵان بۆمان دەرکەوت. هێشتا خەتەنەکردنی مێینە لە زۆربەی ناوچەکان بەردەوامە. دێنن بەڵام بۆ جوورەی نانین یعنی بڵێم خزم و کەسی خۆم ئاهینەکان خزم و کەسی خۆت خەتەنە بەڵێ خزم و کەسی خۆم دەنای بێگانە نایکەم و هەڵڵای کابرا هەیە بە ڕۆشتی خۆی بە تەبیعەتی خۆی 5,000 دادنێ هەیە 10,000 دادنی 5,000 دادنی ئەوها جا بە چی خەتەنەکە ئەنجام دەدەیت؟ بە مشکی بە خۆڵەمێشی داربەڕووی بە خۆڵەمێشی داربەڕووی و بە موکێش هەر دەی قورنجگێن و تەواو هیچی دیکە نییە ئەو خۆی دەبێتە سونەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم. مامۆستایانی ئاینی ڕای جیاوازیان لەسەر ئەم بابەتە هەیە بەڵام زۆربەیان لەسەر ئەو باوەڕن خەتەنەکردنی مێینە تەنیا لە ڕووی دابوونەریتە. بەناو ئاینەوە نەکرێ باشە لەبەر ئەوەی دەقێکی قەتعیمان نییە لە ئاین کە ئەمە بەواجب دابنێ بۆیە ئەوانیش پێویستە بگەڕێنەوە بۆ دکتۆرە بەڕێزەکان چونکە ئەو بابەتە بابەتێکی تەندروستیە. بەپێ ئامارەکانی ڕێکخراوی وادی ئەڵمانی بۆ کچانی خوار تەمەن 18 ساڵ کە خەتەنە کراون ساڵی 2018 29 کەیس لە گەرمیان تۆمار کراوە 120 کەیس لە پارێزگاکانی هەولێر و دهۆک 164 کەیس لە پارێزگای سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین. لە 2019 لە گەرمیان هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە 161 کەیس لە پارێزگاکانی هەولێر و دهۆک 162 کەیس لە پارێزگای سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین تۆمار کراوە. لە 15 ساڵی ڕابردووە کارمان کردو لەسەر بنبڕکردنی خەتەنەکردنی مێینە لە کوردستان. خۆشبەختانە ئێستا ئێمە وەکو گەرمیانە بینە یەکەم ناوچەی کوردستان کە خەتەنەکردنی مێینە با بڵێن 0 بووە لە سنووری ناوچەی گەرمیان. ئێمە بەنیازیم بۆ بنبڕکردنی خەتەنەکردن لە هەرێمی کوردستان بۆ 12 مانگی داهاتوو پلانێکمان داڕشتووە تاوەکو 7500 دایک و شار بکەینەوە لە مەترسیەکانی خەتەنەکردنی کچان. تەمەنی لە 80 ساڵ نزیک دەبێتەوە. دایە خەدیجە زیاتر لە 30 ساڵە مامانی گوندەکەی خۆیانە ئەو پێشتر خەتەنەی کچانی دەکرد. بەڵام ساڵی 2011 و پاش بڕیاری حکوومەت لەسەر پێبژاردن و دەستگیرکردنی ئەو کەسانەی خەتەنە دەکەن ئەویش وەک زۆر کەسی دیکە دەستی لە داوێنی کچان هەڵگرتووە. ئێستا چی؟ ئێستا خەتەنەی کچانەکەی؟ ناوەڵڵا نێزدیک نابن چاو نابینی چاوم زەحیف بووە. ئەرێ وەڵڵا لە کەیەوەی تروازت هێنا؟ لە مێژ. بۆ؟ وەڵاش لە تەلەڤیزیۆنیان گوتیان مەکەن خراپە وازم لێ هێنا. ئەرێ وەڵڵا. یعنی ئێستا لەم گوندە هیچ کچێک خەتەنە ناکرێت؟ ناوەڵڵا. لە ئەم دەم کە لە مژ ناکە. گەرچی گوشارەکانی حکوومەت و هەوڵی چالاگوانان و ڕێکخراوە مەدەنیەکان تا ڕادەیەکی زۆر بووەتە هۆی کەمکردنەوەی خەتەنەکردنی کچان لە کوردستان
بەڵام هێشتا ئەم دیاردەیە بە نهێنی لە هەندێ ناوچە و گوندە دوورە دەستەکان باوە و دەنگی زریکەی ئەو کچانەی خەتەنە دەکرێن پەردەی بێدەنگی دنیای تاریکی خەتەنا دەدڕێنێ. دڵنیا ڕەحمان، ڕوودا و قەڵاتزێ.